الگۆڕدیتنا ڕۆژنامەوان و میدیاکارên پارێزگەها دۆک هەبوونا قەیرانên دارایی و سیاسی و دیسا هەبوونا پرسگرێکên یاسایی و سیاسی لە هەرێما کوردستانê ئاستەنگن ji bo pirsa rîferandûmê ku pêdiviya ev qeyran û pirsgirêk bên çareserkirin û ji hemûwan girîngtir karakirina parlemaniya dabina rêxweşkerek ji bo encamdana rîferandûmê. ڕاندۆم و دەوڵەتبوون مافی هەمی ملەتێکە کە دەوڵەت خۆی هەبێت بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان کە ئەم دروشمەی بەرەو ڕیفراندۆم بەرەو دەوڵەت بوون بەڕای من هێشتا زۆر تشتماوە کە چارەسەر بکرێن بە تایبەتی قەیرانی ناوخۆ بژی و ژیانی خەڵک ئێستا لەم کاتەدا گرنگترە یعنی کە ئەمانە چارەسەر بکرێت کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەمانە گرنگترە لە ڕیفراندۆم بەڕای منەوە هەیە پێم وایە کە ئەم ڕیفراندۆمی کە ئێستا باز دەکرێت پێویستی بە یاسابوون هەیە پێویستی بە ئاساییکردنی ڕەوشی هەرێمی کوردستان هەیە پێویستی بە یەک ڕێزی ناوماڵی کوردی هەیە دنهادا هەری تشتە هەری گرنگ و پیدوێ وەرێ کارکردن ئەو پەرلەمانش بەرگ مەرجایە کەمینە کە مەرجاکی سەرەکیە یە یاسای دبە پەرلەمان وەرێ کارکردن ئەگەر پەرلەمان نهاتە کارکردن دچاو ڕیفراندۆمەرە ڕاگەاندن و ji bilî wê çendîn kêşeyên yasayî û kêşeyên siyasî hene dibe ev kêşewerna çareserkirin paşî rîferandûmera karkirin eger ev qeyran û ev aliyên siyasî pêknewan diçawa rîferandûmerê ragandin ke hizbekî û take kesekî were kirin. Yasaya serokatiya herêmê û dîsan karakirina perlemanî an ku ji karê xistina perlemanî û pirsa deverên veqetiyayê û qeyranên siyasî û qeyranên aborî li herêma Kurdistanê ev hemî welê hatîne ku çarçovê siyaseteka geleka girtî bûye egerê vê çendê ew kesê pêşinyara rîferandûmê kirî weke kartek ku dimahî karte destî da weke kartekê kar înandiye ku bikete pirseka nîştîmanî û esas da ew wî kesî xwe jî bawerî vê pirsê nîne û pirseka nîştîmanî nîne û roj bi rojê jî ev pirsa hineya saratiyekê اتخذت ناف ساحة سياسية دا وبو هندي اف برسا فيلوانت لاين سياسي ين كردي الباشور كردستاني وحتى ين دروي باشور كردستاني جي بخند بنفشارة برسا كان اجتماعي دا اجبركو همو لاين جي باش تزانن خاندنا كا باش استراتيجيات كا باش هيا تزانن كو برسا كان اجتماعي نينا تزانن كو دمدمه في برسا نينا تزانن كو ئەvە نە وەختێ ریفراندۆمێ بهێتەکردن و پشتی ریفراندۆمێ چییە ناوێ دێ چ بتو حتا دگەهەیە دماهی ڕۆژنامەوان و میدیاکارên دهۆک داخوازە ji layinên siyasiyên herêma Kurdistanê dikin bi giyanekê niştîmanî serederiye gel rîferandûmê bikin û ji bo çareserkirina qeyran û pirsgirêkan jî rûniştinên çareseriyê encam bidin. Şêrwan Xidir, Kursat News, Duhok.